بۆچی پزیشکەکەی پێغەمبەرمان محەممەد درودی خودای لەسەر بێت تووشی شۆک بوو چۆن بایەتێک مسلمان بوونی خۆی ڕاگەیاند. دوای ئەوەی پێغەمبەرمان محەممەد درودی خودای لەسەر بێت دەستی بە گواستنەوەی پەیامی ئاشکرای ئاینی پیرۆزی ئیسلام کرد. قەومەکەی و بەشێکی زۆری خەڵکی مەککە پێغەمبەر ئیسلامیان بە شێت و جادوگەر وەسف دەکرد. تەنانەت تۆمەتی هەبوونی جنیان دەخستە پاڵ و دەیانگوت بیر و هۆشی لەسەر خۆی نەماوە. لەو کاتەدا پزیشکێکی دیار لە نیمچە دوورگەی عەرەبی هەبوو، ناوی زەمادی کوڕی عەزدی بوو. ئەم پزیشکە شارەزایەکی باشی لە نەخۆشیەکانی شێتی جن و فێ هەبوو، هەرەوە شوای کردبوو ناوبانگێکی باشی بۆ دروست بکات. دوایەوەی دەنگۆیەوە دەبیستێت کە کەسێک هەیە لە مەککە بانگەواز بۆ خودایەکی تاک و تەنیا دەکات کە جیاوازە لە هەموو پەرستراوانەی خەڵکی ئەو سەردەما کە باوەڕیان پێ هەبووە و لە بەرامبەردا خەڵکی دەڵێن شێتە و جنی هەیە. ئەو پزیشکە بڕیار دەدات لە یەمەنەوە کە جێگای ڕەسەنی باب و باپیرانی بوو کۆچ بکات بۆ مەککە چاوەکو چاوی بە پێغەمبەری ئیسلام درودی خودای لەسەر بێت بکەوێت و چارەسەری بکات. ئەو پزیشکە دوای گەیشتنی بە مەککە چوە لای پێغەمبەری ئیسلام درودی خودای لەسەر بێت و گوتی ئەی محەممەد من لە یەمەنەوە هاتووم بۆ مەککە چاوەکو چارەسەری تۆ بکەم. نێردراوی خودای گەورە بە هێمنی سەیری کرد و لە وەڵامدا ئەمەی فەرموو: إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله. دوای ئەوەی پێغەمبەری ئیسلام درودی خودای لەسەر بێت ئەمەی فەرموو. ئەو پزیشکە تووشی شۆک بوو، لەرزێک جەستەی داگیر کرد. دواتر چەندین جار داوای لە پێغەمبەری ئیسلام کرد ئەمەی بۆ دووبارە بکاتەوە و پێغەمبەریش بەسەریدا دەیخوێند. دواتر زەمادەی پزیشک گوتی ئەی محەممەد ئەو شانەی تۆ بەکارت هێنان لە ڕووی ڕێزمانی و شەسازیەوە هێندە بەهێز و پڕواتان کەس ناتوانێ وا قسە بکات. زەمادی دوای چەندین پرسیاری دیکە باوەڕی هێنا و بووە موسڵمان. دواتر گەڕایەوە یەمەن و داوای لە هۆزەکەی کرد بێنە سەر ئاینی ئیسلام، چونکە بەڕاستی محەممەد پەیامبەری خەڵقێکی تاک و تەنیایە و ئیسلامیش ئاینێکی ئاسمانیە. دواتر هۆزەکەشی هاتنە نێو ڕیزەکانی ئیسلام و موسڵمان بوونی خۆیان ڕاگەیاند. ئەمەی ڕوویدا دەرخەری بەهێزی و ویستی خودای گەورەیە کە هیچ کەسێک ناتوانێت لە ڕێگای بوەستێتەوە. بۆیە هەمیشە باوەڕت بە خودای گەورە هەبێت، چونکە ئیزنی ئەو نەبێت هەموو جیهان کۆ ببنەوە ناتوانن بە تۆسقاڵێکیش زیانت پێ بکەین.